سلێمانی لەسەر بابەتی مامەڵەکردن بە دراوەکان و ئەمڕۆ گۆڕانکاریەکان چی بوون ئەس لایڤێکی کردو بابی بینین دواتر باسی زێڕیشتان بۆکەم کە یەک مسقاڵی 21 ئێستا بۆ بە 680,000 دینار. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش وەک دەزانین ماوەیەکە بەهای دراوەکان بەردەوام لە گۆڕاندایە بە تایبەت بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار و هاوکات تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلار دیارە ئەوەی کە تمەن لە ماوەکانی ڕابردوودا بە شێوازێکی زۆر بەرچاو دابەزی بەڵام لە ئێستادا بۆی ئەو گۆڕانکاریە سیاسیانەوە و پەیوەندیەکانی نێوان هەم ئیسرائیل و ئەمریکا و هەم ئەمریکا و لەگەڵ ئێراندا کەوە هەوڵەکەیە بۆ گفتوگۆکردن کە ڕۆژی شەمە کۆبنەوە دیارەمە بێگومان کاریگەری تەواوی خۆیە لەسەر بەهای تمەن و دۆلار دیارە مەسال لە بازاڕی دراوی ئاڵۆگۆڕی سلەیمانین دەبێت بچمە لای جەبار گۆران وتەبێژی بازاڕی دۆلارەکە یاخود ئاڵۆگۆڕی دراوەی زانیاریمان باتێ بەگشتی لەسەر ئەو گۆڕانکاریە سیاسیانەوە کاریگەریەکانی لەسەر بەهای دراوەکان چی دەبێت وی زانیاری زیاترمان باتێ کاک جەبار سڵاو لێبێ ئەم کاتت باش سەبارەت بۆ گۆڕانکاریە سیاسیانەی کە ڕوودەدان لە هەموو عێراق و لە جیهان و ئەمریکا بەگشتی ئەمە بەگشتی تا چەندێ کاریگەریە بۆ لەسەر دراوەکان بەڵێ خۆی بێگومانەوەی کە تاحکومەکە بەسەر بەهای دراوی هەر وڵاتێکەوە دوو عاملی سەری چییە یەکەم بارودۆخی سیاسی اینجا دۆخی ئابووری ئەو وڵاتە تابان بەهۆی ئەو تەنگژە سیاسانی کە ڕۆژهڵاتی ناوەڕاستی گرتەوە بەهۆی ئەم ململانیە سیاسانی کە دروست بوو ڕاستەخۆ تەسیراتی لەسەر عملەی ئەم ناوچەی بەگشتی دروست کرد لیرەی تورکی تمەنی ئێرانی لیرەی سووری لوبنانی بە ئەم ئەمانە بە بەردەوامی بە گاپی زۆر بەرزونیزمی زۆر زوارانە کرد بەڵام ئەوەی کە خۆشبەختانە پێویست ئاماژەی پێبین دیناری عێراقی بوو دیناری عێراقی توانی وەکو بڵێ بەهاکەی خۆی بپارێزێ باش ئێساگە تۆ دیقەتی تمەنی ئێرانی بی بە بەراو لەگەڵ چەند مانگی ڕابردوو ساڵی ڕابردوو بە بەردەوامی کێرڤەکەی ڕوو لە دابەزینە تەنانەت پێر ینی بڵێن تقریبان 48 ساعت پێش ئێستا ینی